ئێمە داوامان وایە کە ئەم پەلامارەی کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان پەلامارێکی ناڕەوایە و بیوەستێنن داوا لە حکوومەتی فدرالی هەرێمی حکوومەتی فدرالی عێراق پەرلەمانی عێراق هێزە سیاسەکان دەکەین کە سنوورێک بۆ ئەم تاوانبارانە دابنێن. ئێمە بەردەوام دەبین لەوەی کە هەڵوێستی نەگۆڕی خۆمان ئەمەیە دژی هەموو شەڕ و ئاژەوەیەکین. هەموو هەوڵێک دەدەین کە کوردستان پارێزراو بێت، خەڵکی کوردستان پارێزراو بێت. هەوڵ دەدەین کوردستان تێکەڵی ئەم شەڕە نەکرێ و داواشمان وایە ئەم تەرۆریستانە چیتر پەلاماری کوردستان نەدەن و بە زۆر نەمانخەنە مووقفێک کە پێویست بێ ئێمە هەڵوێستی تروادە. دوادارم ئەو شەڕاتەوە بێ تر دۆخی کارەبا کێشەکەی لە لای ئێمە نییە. ئەو کۆمپانیانەی کە بەرهەمی غاز و نەوت بەرهەم دێنن ئەوانە بەهۆی شەڕەوە ئێستا بەرهەمەکانیان کەمی کردووە کە بووەتە هۆی کەمبوونی کارەبایینا بەرنامەی کارەبا وەکو خۆیەتی و ئینشاءڵڵا هەر ئەو شەڕە تۆزێک بوەستێت یانیش ئەو فشارە لەسەر کۆمپانیاکان کەم بێتەوە دۆخی ئاسایی کارەبا دەگەڕێتەوە.